سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش، هیوادارم تەندروست باش بن. ئەو ڕۆژ هاتینەوەلاتان بە تەوەرێکی تازە. ئەنجامڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگتان بۆکەین، ئەویش سوودەکانی چاندنەوەی ددانە. بێتانەڵێن چ کاتێک پێویستە ددانەکانتان بچێنەوە، چ کاتێک پێویست ناکە. لێرە پزیشکی پسپۆڕیش لەگەڵمانەیە، زۆر بە وردی سەبارەت بە بابەتەکە دوین هەموو زانیاریەکان سەبارەت بەو بابەتە ئەمڕۆ ئەخەینە ڕوو لەگەڵ ڕاستانە. سڵاو لێبێ ڕاستان، چۆنیت؟ سڵاو لێبێ لینداتان دۆسی باش باشیت؟ زۆر باش یەخوا باش بیت. سڵاوتان لێبێ خۆشەویستانم، هیوادارم ئێوەش هەموو لایەکتان زۆر دڵخۆش و تەندروست باش بن. ئەم ئێوارەیەش هاتینەوە خزمەتان بۆی کە کۆمەڵێ بڕگە و بابەت و زانیاری بهێنینە خزمەتی ماڵەکانتان و هیوادارین ئەم ئێوارەیەش ببینەوە بە میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان و کۆمەڵی خزمەت بکەین بە ماڵەکانتان. جا هەروەکو هاوکارم لیندا ئاماژەی پێەیە لە ئەمڕۆیە باز لە یەکێک لە هەرە خاڵە باشەکانەکەین بۆ جێگیرکردنەوەی دانێکی لە دەستچوو. لیندا کاتێک کەسێک دانێکی ئەکێشە یاخود دانێکی لە دەستە بە هەر هۆکارێک بێ بیرەکاتەوە کە جێگیرەوەی ئەم دانە بەچی پڕکاتەوە. زۆر جار باز لە تاقمەکرێ، باز لە پردەکرێ لە نێوان دوو دانێکە کە بە کیفی پێڵێن، زۆر جایش باز لە چانەوەی دانەکرێ. ئێمە ئەمڕۆ باز لە چانەوەی دانەکەین، باز لە سوودەکانی یەکەین، باز لەواکەین کە چانەوەی دان بۆ چێ پێویستە و بە ورد و درشتێشی ناوم بابەتەوە لەگەڵ هاوکارم لیندا. ڕاستە بێگومان ئەجا جیالەوە ڕاستان کۆمەڵێک هەواڵمان ئامادە کردووە سەبارەت بە بابەتەکە کە تا ڕادەیەک پەیوەندیدارە بە بابەت سەرەکیەکەمان و هەنێک هەڵەتان پێڵێن کە لەوانێ ڕۆژانە ئێوە بیکەن، هەنێشت هەیە بەکاری ئەهێنن کە نابێ بەکاری وێنن. جا ڕاستان من کە هاڵەکەم ئامادە کرد پرسیارێکم لا دروست بوو بابەت لە توی پرسیارم. ئەڵێن چرکەی دا خراپە باشە؟ بڵێ بێگومانەوە زۆر بیستمانە زۆر بەبینەرانمان وتوە ئەی بۆچی دروستەکرێ؟ ئەوەی بۆچی دروستەکرێەوە بۆ بڵێ کە دروستیەکە بەو بازرگانانە مەسەلەکە تەنها بازرگانیە. بڵێ تەنها بازرگانیەکی نا وەکو خۆی کە زۆر جایت لە پرۆگرامەکانە باسمان کردووە کاتێککە تۆ ئەم چیلکەیە بەکارێنی بۆ بینی دانەکانە هێزێکە خیتە نێوان بینی دانەکانە. ئەم هێزە بۆ چەند ماوەیە کە تۆ دووبارەیەکیتەوە زیان بە بینی دانەکان تەگەێنێ. هۆکارە بووی کە بۆشایی لە نێوان دانەکان تا دروست بێ. ئەو کاتە کە بۆشایی دروست بوو خواردن تایەکەوە بێتەوە. خواردن تایەکۆ بێتەوە بە زەحمەتتر ئەتوانێت پاپ بکرێتەوە، تووشی کلۆری و تووشی یەک دنیا کێشەی ترتەکە. بۆیە زۆر ئاسانە کە چیلکەیدان بەکارمێن و پەتیدان بەکاربێنن لە جاتی چیلکەیدان. جالیندا هۆکاری ئەوەشی کە بۆچی دروستەکرێت ئەو با بڕێنەوە بۆ لای بازرگانەکان بزانین بۆچی دروستیەکەن. بەڕاستیەوە وەڵامێکی کەمێ چۆن بڵێ چاوەڕم ناکرا وەڵامم بەیانی ئەم وتم بەشکم شتێ هەبێ هۆکارێک هەبێ دێ ئەملاک ئەولایەک بەس دیارە مەسەلەکە تەنها بازرگانیە. ئەنجا منیش هەرەوە ئەوەڵامە مەویست لە ڕاستان بۆ ئەوی کە ئێوە بە تاوەتی تێبگەن کە بەڕاستی ئەو چیلکەی ددانە بۆ بەکارهێنان ناشێت لە جیاتی ئەوە پەت بەکاربێت. زۆر چاکە. جالیندا با بچین بۆ لای هەواڵەکانمان و یەکەم هەواڵمان باز لە یەکێک لە حاڵەتە زۆر باوەکانێکین کە لە نێوان خەڵکە وازانن کە ئەگەر بە هێزێکی زۆر فڵچە بەکاربێن و دانیان چۆن ئەوە سوودی هەیە. لە تازەترین توێژینەوەکانە ئەوەی سەلماندووە کە ئەو کەسانی کە وازانن کە ئەم فڵچەی دانە بەکارێن و پێویستی بەوەی هێزێکی زۆری بەکاربێنێ ئەنجا سەر ڕووی دانەکان و بینی دانەکانت پاکاتەوە، بەڵام لە ڕاستیە وانە. بابزانین چۆنە و زانایە زیاتوەرگین لەم بارەیەوە فەرموون. توێژنەوەی چینۆی زارکۆی بەرمینگهام هۆشداری تون دەداتە ئەو کەسانی کەوا دەزانن زیادەڕۆیی لە شۆردنی ددانەکان یان بەکارهێنانی هێزێکی زۆر لە کاتی فڵچەکردندا نیشانی پاک و خاوێنیە. توێژینەوەکە دەری خستووە کە شۆردنی توندی ددانەکان دەبێتە هۆی داماڵینی مینای ددان و زیانگەیاندن بە شانە ناسکەکانی پوک. ئەمەش لە درێژخایاندا دەبێتە هۆی هەستیاریەکی توندی ددان و تێکچوونی ڕەنگە. ئەم توێژینەوەیە کە لەسەر 2500 کەس ئەنجام درراوە، ئەمەژە بەوە دەکات کە مینای ددان کە ڕقترین مادەیە لە جەستەی مرۆڤدا توانای نوێبوونەوەی نییە. کاتێک بەهۆی بەکارهێنانی فڵچەی ڕقیان شۆردنی زیاتر لە 3 جار لە ڕۆژێکدا بۆ ماوەی درێژ ئەم چینە تەنک دەبێتەوە، ددانەکان بەرەو زەربوون دەچن چونکە چینی دێنتین کە ڕەنگی زەردە دەردەکەوێت. پزیشکان دەڵێن زۆرێک لەو کەسانی بەردەوام و بەتوندی ددانیان دەشۆن دوای تەمەنی 40 ساڵی تووشی کێشەی داخورانی ددان دەبن. دکتۆر سارا جەنکس پسپۆڕی نەخۆشەکانی پووکە و دەڵێت پێویستە خەڵک تێبگات کە فڵچەکردن بۆ لابرنی پاشەڕۆ و کەڵەکە بۆکانە، نەک بۆ سپیکردنەوەی ددانەکان بە هێزێکی جەستەیی و پاشەڕۆ و کەڵەکە بۆکان مادەیەکی نەرمن تەنها بە جوڵەی بازنەی و فڵچەیەکی نەرم لا دەچێت و بەکارهێنانی هێزێکی زۆر دەبێتە هۆی لاوازبوون و پاشکەشکردنی پووک و ئەمەش ڕێگەیەک خۆش دەکات بۆ گەیشتن بە بەکتریا بەڕێگی ددانەکان. لە کۆتاییدا توێژینەوەکەدا پزیشکان ڕێنمایی دەدەن
کە فڵچەکردن نابێت لە 2 بۆ 3 خولەک زیاتر بخایێنێت و دەبێت فڵچەکە بە گۆشەی 45 پلە ڕابگیرێت. هەروەها جەخت دەکەنەوە کە شۆردنی ددان ڕاستەوخۆ دوای خواردنی میوە ترشەکان یان خواردنەوە گازیەکان گەورەترین هەڵەیە، چونکە مینای دان لەو کاتەدا لە لاوازترین دۆخیدایە. باشتر وایە لانی کەم 30 خولەک چاوەڕێ بکرێت و پاشان ددان بشۆردرێت. کەواتە ئازیزانم چەند ڕێنماییەک هەیە ئەمەوێ پێتان بڵێمەوە بە شێوەیەکی کورت. ئەویش یەکەم شتێمە بێ پێویستە ددانەکانمان بپارێزین. با لە کۆتاییەوە دەست پێ بکەم کە باسی ئەوەی کرد کە دوای میوە ترشەکان و دوای خواردنەوە گازیەکان نابێت یەکسەر ڕاستەوخۆ ددان بشۆدرێت لەبەرەوەی لەو کاتەدا مینای ددانەکانمان لە لاوازترین دۆخیدا و دوای ئەوەی کە یەکسەر شۆردنەکە ئەنجام بدەیت بێگومانە بێتە هۆی تەنکبوونەوە. لایەنی کەم 30 خولەک چاوەڕێ بکە. جیالەوە هێزی زۆر بەکارمەهێنا لە 2 بۆ 3 خولەک زیاتر خەریکی ددان شۆردن مەبە بە شێوەیەکی بازنەی ددانەکانت بشۆ، چونکە هەرخۆی پرۆسەکە پێویستی بە بەکارهێنانی هێزێکی زۆر نییە. بڵێن جالیندا لێرە ئێستا هاوڵاتیان لەوانەیە بڵێن ئێوە پێمانەڵێن دان نەشۆن خراپە، دانیش بشۆن هەر خراپە، ئێستا چی بکەین؟ لێرە یاسایەکی زۆر ئاسان هەیە کە ئەتوانرێ بە هەرێکە لە ئێمە زۆر بە سادەی پەیڕەویکەین. شەوانە پێشەوەی بخەوی دەمودانە بشە و بەیانیانیش کە هەستای دەمودانە بشە تا بەزەوەنە زۆر بە سادەی 2 جار لە ڕۆژێک تا تۆ پێویستە بۆیە دەمودانە بشۆیت و تا پێویست ناکە کاتێکە تۆ نانە خواردووە دوای نیو سعات لەم ژەمەی کە خواردوتە دووبارە دام بشێتەوە. پێویست بەوە ناکە تەنها شەوانە پێشەوەی بخەوتی و بەیانیان کە هەڵسای ئەوەنە کافیە بۆ تۆ و پەتی ددانیش بەکاربێنە لەگەڵەیە. هێزێکی زۆر بەکارمێنە و هەروەکو لینداژ ئاماژەی پێیا بە شێوازێکی بازنەی تەنها بۆ ئەوەی ئەو خواردنە کەڵەکە بوانەی لە نێوان دانەکان و سەر ڕووی دانەکانە کەڵەکە بووە کە ئەوان خۆیان نەرمن بۆیە بە هێزێکی کەم و بە فڵچەیەکی نەرمیش بە ئاسانی لاچێت. ڕاستە بێگومان ئەنجا هەتاوەکو پەتی دان بەکار نەهێنیت نازانیت کە بەڕاستی دانەکانت پاک نابێتەوە تەنها بە فڵچە. تەنها یەک جار تاقیب بکەنەوە دوای ئەوەی کە دانەکانتان شۆرد ڕێک زۆر بەڕێکی بیشۆن 3 خولەک خەریکی بن بە شێوەیەکی گونجاو بیشۆن بە شێوەیەکی بازنەی هەموو ڕێنمایەکان جێبەجێ بکەن. بەڵام دوایەوەی کە پەتەکە بەکارێنیت ئەبینی دووبارە پیسی هەیە لەبەرەوەی 160 بەو فڵچەیە پاکە بێتەوە ئەوەی تر بێ بەهۆی پەتەکەەوە پاک ببێتەوە. بۆیە دووبارە پێتان نەڵێمەوە کە لەگەڵ دانشۆردنەکەیە دوای ئەوە پەتەکەش بەکاربێنن بۆ ئەوەی ددانەکانتان دوور بێ لە هەر کلۆربوونێک. اینجا ئەمەوە بچمە لای هەواڵی دواتر کە سەبارەت بە بابەتەیە کە پرسیارم لێ کردێش بەکارهێنانی چیلکەی دانە لە بۆی زانیاری زیاتر وەربگرین سەبارەت بە بابەتەکە با بەیەکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرموون. توێژینەوەیەکی نوێی سنتەری نیشتیمانی بۆ توێژینەوەی ددان لە ئەڵمانیا تیشک دەخاتە سەر عادەتێکی باو کە زۆر جار وە کارێکی ئاسایی دەبیندرێت، بەڵام هۆکاری سەرەکیە بۆ هەوکردنی درێژخایەنی پووک، ئەویش بەکارهێنانی چیلکەی ددانە بە شێوەیەکی نادروست و بەردەوام. توێژینەوەکە دەری خستووە کە بریندارکردنی پووک بەهۆی بەکارهێنانی دار یان تەنەڕەقەکان بۆ پاکردنەوەی نێوان ددانەکان دەبێتە هۆی دروستبوونی گیرفانی بەکتریایی لە ناو پووکدا. جابەپی داتەکانی ئەم توێژینەوەیە ئەو کەسانی ڕۆژانە زیاتر لە 2 جار چیلکەی ددانیان بەکارهێناوە بە ڕێژەی لە 60 زیاتر لە کەسانی ئاسایی تووشی خوێنبەربوونی پووک و هەوکردنەکانیە بن و کێشەکە لەوەدا کە بەکارهێنانی چیلکەی ددان تەنها پاشماوە گەورەکانی خۆراک لا دەبات، بەڵام لە هەمان کاتا فشار دەخاتە سەر لووتکەی پووک و نێوان ددانەکان و دەبێتە هۆی پانبوونەوە و دوورکەوتنەوەی پووک لە ددانەکە. دکتۆر مارکۆس شتاین پسپۆری نەشتەرگەری پووک ڕوونی دەکاتەوە وەکوە قەڵغانێک وایە بۆ پاراستنی ڕێگەی ددان و ئێسکی شەویلگە. کاتێک بە چیلکەی ددانیان هەر ئامرازێکی ڕقبرینداری دەکەیت ڕێگە بۆ بەکتریاکان خۆش دەکەیت بچنە قوڵایی شانەکانەوە. ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی شوێنی پاشماوەی خۆراک و ژەهری بەکتریا کە لە داهاتوودا دەبێتە هۆی لاوازبوونی ددان و لە دەستدانی.
جا پزیشکان ئامۆژگاری دەکەن کە تاکە جێگرەوەی سەلامەت بۆ پاکردنەوەی نێوان ددانەکان بەکارهێنانی پەتی ددانە یان فڵچەی نێوان ددانەکان. پەتی ددان نەک تەنها پاشماوەکان لا دەبات، بەڵکو ئەو چینە بەکتریایی ژێر پووکیش پاک دەکاتەوە کە فڵچە ناتوانێت پێی بگات و پاراستنی پووک تەنها بۆ پاراستنی ددان نییە، بەڵکو پەیوەندیەکی بەهێزی بە تەندروستی دڵ و ڕێگری لە نەخۆشی شەکرەوە هەیە، چونکە هەوکردنی پووک دەتوانێت ببێتە هۆی هەوکردنی گشتی لە ناو خوێندا. ئازیزانم، با لەوە دەست پێ بکەین کە لەم تۆژینەوەیە باسی لە جۆرەکانی دار و چیلکە کرد کە کاتێک کەسێک بەکاریە هێنێ. لێرە باسی چیلکەی دانمان کرد. جۆرێکی داری جیاوازیشمان هەیە کە بە سیواک ناسراوە کە ئەویان وردەدارە. ئەمەیان کە بە ئاسانی و کە بەهێزێکی کەم بەکار بێنرێ سوودێکی هەیە بۆ پووکیشت نەک زیانی پێ بگەێنێ، چونکە ئەتوانێت وردە تێکشکانی کەمکەم بۆ پووکەکە دروست بکە، بەم شێوازە پووکەکە و بەهێسترەکە. بەڵام تۆ کاتێ ئەم چیلکەی دانە بە شێوازێکی گەورەی کە هەرێکە و شێوازی خۆی هەیە بۆ نمونە بۆ بینی دانەکانە بەکاری هێنی لەسەرەوەی بینی دانەکانە دەست پێەکەی. لەو شوێنەیە لیندا ئێمە پووکمان هەیە، ئەو پووکەی کە بەریەکەوێ زیانی پێگەێنێ، زیان بە پووکەکە تەگەێنێت و بڕێکی باش لە پووکەکە والەیەکە کە تووشی هەوکردن بێت و لێرە ڕێگەی خۆشەکە بۆی بەکتریاکان کە پچنە ناو پووکەکە و لە هەمان کاتیشا پچنە ناو خوێنەوە و خوانەخواسە بۆ زۆر کێشەی تر کێشە و بۆ دروستکە. بۆ زۆر لێرە گرنگە کە بە تەواوەتی واز لە فڵچەی ددان و ببورن چیلکەی ددان بێنن نێوان ددانەکان، تەنها پەتی دانەکان بەکاربێنن. پەتی دانەکانیش کە لە نێوان دانەکاندا بەکارهێنا ئەگەر سێرەکە نێوان ددانەکان و پووکەکە و خوێنی لێ هاو هیچ کێشەیەک نییە. ئەوە نیشانەیەکە بۆ ئەوی کە هەوکردنە هەیە و بەردەوامە لە پاک بوونەوە. واتە مەترسە بڵێ کە من پەتی نێوان ددانەکانم بەکارهێنا و سێرەکەم خوێن لە پووکم بێت. ئەمە حاڵەتێکی زۆر ئاساییەکە، ئەمە یەکێکە لە نیشانەکانی هەوکردن لەو شوێنەیە و خۆی بە چەند جارێک پاکردنەوە پاکە بێتەوە و ئەو هەوکردنشمان نامێنێت. ڕاستە بێگومان دەست خۆش ڕاستان ئەنجامێ باسی گرنگی پووک بکەم. بێگومان پووک وەکو ڕاگرێک وایە هەم بۆ شەویلگەکانمان هەم بۆ دانەکانمان، بۆیە پێویستەکە زۆر باشی پارێزگاری لێ بکەین. وەکو ئەوەی کە ڕاستان وتی پێویستەکە ئێمە چرکەی دان بەکار نهێنین، ئەو شتانەی کە ئێمە پێتانەڵین بەمنە پەتی ددان و فڵچە بە شێوەیەکی گونجاو و بە ڕێژەیەکی گونجاو و لە کاتی گونجاوە بێگومان هەموو ئەم ڕێنمایانەوە خۆی جێبەجێ بکەی بێگومان دانەکانت پارێزراوە بێ هەتا لە دوای تەمەنی 40 ساڵیش. بەڵێ جالیندا بابەتی ئەمڕۆمان لەسەر چاندنەوەی دانە و لێرەش لەم هەواڵەیە باز لە چاندنەوەی دانەکەین و باز لە سوودەکان یەکەین بە بەراورد بە تاقم و بە کیف و زۆر شتی تر. لێرەیە لە تازەترین توێژنەوەکانە ئەوەی سەلماندووە کە ئەو کەسانەی کە چاندنەوەی دانیان کردووە بە بەراورد بە تاقم و کیف و شتەکانی تر کە جێگرەوەی بۆ دانێکی لە دەستچوو چەندێک متمانەیان بە خۆیان زیاترە و لە هەمان کاتیشە کردداری هەرس و کۆندامی هەرسیان زۆ باشترە لە کەسەکانی تر. با بەیەکەوە زانایی زیات وەرگین لەم هاڵەوە فەرمونون. راپۆرتێکی زانستی کۆمەڵی پزیشکی ددانی ئەمریکی جەخت دەکاتەوە لەوەی کە چاندنی ددان تەنها چارەسەرێکی جوانکاری نییە، بەڵکو شۆڕشێکە لە پاراستنی هاوسەنگی جەستە و باشکردنی کوالەتی ژیان. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات کە ئەو کەسانی ددانیان چاندۆتەوە بەراورد بەوانەی تاقیمی ددانیان پردی ددانیان بەکارهێناوە ئاستی متمانە بە خۆبوون و تەندروستی کۆئەندامی هەرسیان بە ڕێژەی لەسا هەفتا بەرزتر بۆتەوە. یەکێک لە گەورەترین سوودەکانی چاندنی ددان ئەوەیە کە وەک ددانی سروشتی کار دەکات بە پێچەوانەیەکی فی ددان کە پێویستە بە تاشینی ددان و ددانەکانی تەنیشت هەیە. چاندنی ددان هیچ زیانێک بە ددانەکانی تر ناگەیەنێت، هەروەها چاندنی ددان یارمەتیدەرە بۆ هێشتنەوەی شێوەی سروشتی دەم و چاو، چونکە کاتێک ددانێک نامێنێت ئێسکی شەویلگە لەو ناوچەیەدا دەست بە لاوازبوون دەکات. بەڵام تیتانیۆمی ناو ددانەکە چێنراوەکە کە وەک ڕێگێکی دەستکرد کار دەکات ڕێگری لەو لاوازبوونە دەکات. جا دکتۆر ئەلینا ڕۆسێ پسپۆری چاندنی ددانە و دەڵێت سوودی چاندنی ددان تەنها لە جوانێکی کورتا نابینێتەوە. کاتێک مرۆڤ دەتوانێت بە ئاسانی هەموو جۆرە خۆراکێک بجوێت سوودێکی زۆر لە ڤیتامین و کانزاکان وەردەگرێت. زۆرێک لەو کەسانی ددانیان کەمە خۆیان لە خواردنی سەوزە و میوەڕقەکان دەپارێزن. ئەمەش دەبێتە هۆی کەمی خۆراک و چاندنی ددان ئەم بربەستە دەشکێنێت و هەستی گەنجبوونەوە بە نەخۆش دەبەخشێت. لەوە توێژینەوەکە دەری خستووە کە ددانی چێنراو دەتوانێت بۆ هەتایە بمێنێتەوە ئەگەر بە دروستی گرنگی پێ بدرێت. ئەمە لە کاتێکدا کە پردی ددانیان تاقمی ددان پێویستیان بە گۆڕین هەیە
لە هەر 5 بۆ 10 ساڵێکدا لە ڕووی ئاخاوتنیشەوە چاندنی ددان کێشەی تەتەڵەکردن و دەنگە نادروستەکان کە بەهۆی نەبوونی ددان یان تاقمی شلەوە دروست دەبن بە تەواوەتی چارەسەر دەکات. کەواتە ئازیزانم لەم هەواڵەوە ئەزانین کە یەکێک لە چارەسەرە زۆر گرنگەکان چاندنی ددانە بێگومان بە بەراورد بە چارەسەرەکانی تر کە پردیدان و ئەو چارەسانەی ترەکە لە جیاتی چاندنی ددان ئەکرێ ئەویش چەند هۆکارێکی هەیە بێگومان لەبەرەوەی کاتێککە ددانێک نامێنێت وردە وردە ئێسکەکەی خوارەوەی لاواز ئەبێت ئەوە تا ئێسکی شەویلگە بەڵام کاتێک کە چاندنەوە ڕوو ئەدات و ئاکات کە ئەو ئێسکە لاواز نەبێت بە بۆنەی ئەوەی کە چاندنەوە کەوەکو ددانێکی ئاسایی هەڵسکۆت لەگەڵ شەویلگەکە و لەگەڵ جستەی ئەو کەسەیە ئەکا بۆیە باشتر ڕێگایە بۆ پاراستنی دەمودانی کەسەکەەوە بۆ پاراستنی شێوازی قسەکردنی کەسەکە چونکە زۆر جالاوانەیە تاقمی ددان یا خودپرد کێشەی ئەوەی هەبێ قسەکردنی کەسەکە جۆرێک لە تەتەڵەکردن و ئەمشتانی بۆ دروست بێ یاخود پێویستی بە گۆڕین بێ کە ئەوە شێکێکە زۆر ینی لەو شتانێک کە ئیزعاجە بەڵام چاندنی ددان و ئەکرێ بڵێن کە هەتاییە. جالیندا ئەمەژۆ بە خەڵکی زۆر جواندا لە ئێمە هەوڵاتیانی خۆمان و هەستەکەن کە کاتێک کەسێک تاقمێکی کردووە بۆ نمونە 3 ساڵە 2 ساڵە ئەم تاقمی کردو و ئیتر تاوەکو تەمەنی بمێنێ ئەتوانێت بەکاری بێنێ بەڵام وان نییە تاقمی ددان چ ئەگەر نیوە تاقم بێ تاقمی تەواوەتی بێ پێویستەکە کە بگۆڕێ پێویستەکە چەند ساڵجارێ بگۆڕێ چونکە خۆی بۆ خۆی ئەم تاقمی ددانەکە کاتێ بەکاری هێنی هێزێک دروستەکە بۆ سەر ئێسکەکە و وا لە ئێسکی ژێر تاقمەکەتەکە و ژێر تاقمی دانەکەتەکە کە دابخورێ و ئێمە ئەم جێگرتنەوەی دانە ئەکەین کە دانێک لەدەست چۆ و جێگرتنەوەی ئەم دانی بۆکەین بۆ ئەومانە کە ئەم ئێسکە لە شوێنی خۆیان بمێنێتەوە و بە پتەی بمێنێتەوە تووشی داخوران نەبێت ئەگەر ئەم تاقمە ئەو شتەمان بۆ بکە کەواتە پێویستە نەهێڵین ئەوەمان بۆ بکە و ئەمە یەکێکە لە زیانەکانی تاقم یەکێکی تر لە زیانەکانی پرت کە لیندا باسی کرد ئەوەی کە تۆ دوودانی تەنیشتی کە هیچ کێشەیەکیان نییە و تەواو تەندروستن بەڵام پێویستی بە لێگرتن هەیە بۆ ئەوەی کە ئەم پردە لە شوێنی خۆیان بۆستە چونکە ناتوانرێت بە یەکدان جێگرەوەی بۆ بکرێ ئەبێت دوودانی تەنیشت و پێش و دوای لی بگیرێ بۆی پردێکی لە دروست بکرێت و ئەمەش ئەوەیە کە دوودانی تەندروست بەبێ ئەوەی کە هیچ کێشەیەکی هەبێ لێگرتنی بۆکەی بۆیە باشترین هەڵبژاردە لێندا لێرە ئەوەیە کە تۆ چانەوەی دانی بۆ بکەیت هەمێسکەکە و ئەپارێزی هەمیش دانەکانی تەنیشتی هیچ لێگرتنێکی پێویست ناکە دەستخۆش ڕاستە ئەجا لە هەواڵی دواتریشە هەر لەسەر ئەو بابەتە ڕۆین کە چاندنی ددان چارەسەرێکی زۆر گونجاوە لە حاڵەتێک ئەگەر کەسێک تووشی ڕووداوێک بێت بن نەگەر گەنجێک بێت ئەگەر کۆمەڵێک ددانی لە دەستدا بێ یاخود تەنها یەک ددانیشی لە دەستدا بێ پێویستە کاتچانەوەی ددام کا لە بەرچی ئەگەر تەنها یەک ددانی لە دەستدا بێت ئەوە ددانەکانی تر بەهۆی ئەوەی ئەو ددانە لە دەست وردە بەرەو لاربوونەوە ئەڕۆن بۆیە چانەوەی ددان یەکێک لە چارەسەر زۆر باشەکانە و ئەگەر ددانەکانیشی زۆر بێ لە دەستدا بێ بێگومان دووبارە چانەوەی ددان زۆر باشە بۆ ئەوەی کە پارێزگاری لە ئێسکی شەویلگی بکرێت جە بۆی زانەری زیاتر بگرین سەبارەت بە بابەتەکە بابەیەکەوە بچین بۆ لای ئەم هەواڵە فەرمون. توێژینەوەیەکی نوێی زانکۆی زوریخ لە سویسرا باس لە گرنگێت استراتیژیەکانی چاندنی ددان دەکات بۆ حاڵەتە جیاوازەکان لە دەستدانی یەک ددان بێتیان هەموو ددانەکان. توێژینەوەکە دەری خستووە کە بۆ گەنجانێک کە بۆ هۆی ڕووداوە ددانێکیان لە دەست داوە چاندنی ددان باشترین ڕێگەیە بۆ ڕێگری لە جوڵەی ددانەکانی تر چونکە کاتێک بۆ شایەک دروست دەبێت ددانەکانی دەوروبەر مەیلیان هەیە بەرە ئەو بۆشایە لار ببنەوە ئەمەش هەموو ڕیزبەندی ددانەکان تێک دەدات. جا بۆ کەسانی کە زۆربەی ددانەکانیان لە دەست داوە سیستەمی ببورن سیستمی ئۆلۆن فۆر کە جۆرێکی پێشکەوتوی چاندنی ددانە وەک ڕزگارکەرێک دەبینرێت ئەم تەکنەلۆژیایە ڕێگە دەدات تەنها بە چاندنی 4 بنکەی تەیتانیۆمیش لە شەویلگەیەکی تەواو لە ددانەکە جێگیر بکرێت. توێژینەوەکە ئاماژە بەوە دەکات
کە ئەمە بۆ بە ساڵە چوان زۆر گرنگە چونکە تاقمی ددان تەقلیدی دەبێتە هۆی داخورانی ئێسک و گۆڕانی شێوەی دەموچاو کە تیایدا دەم و چەناگە بەرەو ناوەوە دەچن و کەسەکە بە تەمەنتر نیشان دەدات. دکتۆر هانس مۆلەر توێژەری بەشدار بوو لە توێژینەوەکە دەڵێت پێویستە وەک پێویستێکی پزیشکی سیرچاندنی ددان بکرێت نەک کات بەسەر بردن بۆ نمونە ئەو کەسانی شەکرەیان هەیە و ددانیان لەدەست داوە ئەگەر ددان نەچێنن توانای کۆنتڕۆڵکردنی شەکرەکەیان کەم دەبێتەوە چونکە ناتوانن سیستەمێکی خۆراکی تەندروست پەیڕەو بکەن. چاندنی ددان جێگیریەک بە شێویلگە دەبەخشێت کە هیچ ئامڕازێکی تر دەستکرد ناتوانێت بیدات. جا هەروەها هەواڵەکە باز لەو حاڵەتەر دەگمەنەش دەکات کە وەک ئەو کەسانەی بە زگماکی هەندێک ددانیان نییە لەم حاڵەتانەدا چاندنی ددان لە تەمەنی دوای گەشەی ئێسکی سەر و هەژدە ساڵیدا دەبێتە هۆی ئەوەی ئێسکی شەویلگە بەهێزتر بمێنێتەوە و گەشەی دەموچاو و شێوەیەکی سروشتی بەردەوام بێت و پزیشکان جەخت لەوە دەکەنەوە کە هەر چەندە تێچووی سەرەتایی چاندن زیاترە بەڵام لە درێژخایاندا بەهۆی نەبوونی تێچووی چاکردنەوە و پاراستنی ددانەکانی تر ئابووریتر و تەندروسترە. ئازیزانم ئەمێ باز لەو تەکنەلۆژیا بکەم کە لەم توێژینەوەیە باسی کردووە کە بە all on 4 ناسراوە واتە هەمووی تەنها لە 4 چاندنە باسێک لەوە بکەین و بە سادەیی ئاماژەی پێبین کاتێک کەسێک بۆ نمونە تەواوی دانەکانی لەدەستدا و پێویستی بەوەیە شەویلگەی خوارەوە شەویلگەی سەرەوە و چاندنەوەی دانی بۆ بکرێت پێویست ناکات چەند چاندنەوەیەک بۆ نمونە لە شوێنی هەموو دانەکانە دابنری واتە بۆ نمونەگە تۆ لە ڕێزی شەویلگەی خوارەوە تا 12 دانە هەیە 14 دانە هەیە هەمووی دابنیتەوە بۆ نمونە 12 چاندنی بۆ بکەی پێویست ناکە بەڵکویت لە جیاتی ئەمە ئۆڵۆنفۆری پێوترێ 4 چاندنی بۆ دانی باشە 4 برغوی تیتانیۆمی بۆ دانی لە 4 شوێنی جیاوازە کە ئەمە جێگرەوەیە کە بۆەوەی کە تۆ بتوانی بە بڕێکی باشتر واتە لە هەمان کاتا بڕێکی پارەی باشتریشە بۆ گەڕێتەوە بە هەرزانتریش کە بتوانێت بڕێکی باش لە دانەکانە جێگرەوەی بێت و دواتر تاقمێک ئەکەن بەسەر ئەو چاندنەوەیە بەڵام ئەمە وەکو تاقمی پێشتر و تەقلیدەکە نیە لێرەیە کە کۆمەڵێ پووکی هەیە و لای خۆمان چارەخوازەکان پێڵێن پووک کاتێ تاقمێ بۆ کەسێ دروستەکرێ ئەڵەن شەویلگەی هەیە و پووکی هەیە و مەڵاشووی هەیە بەڵام ئەمە کە تۆ کاتێ ئەم ئۆڵۆنفۆرە ئەەکەی ئەم چاندنەوەی دانە ئەەکەی بۆ شەویلگەی سەرەوەت بێ یا خوارەوەت بێ پێویست ناکەواتە ئاسانترە بێ هەم بۆ پاکردنەوەت هەم بۆ لایانی قسەکردنت هەم بۆ داهاتووشت هەم لە لایانی مادیشەوە ئابووریتر و تەندروستریشە. ڕاستە بێگومان مای دڵخۆشیە کە ئەو بەرەو پێشچوونانە بەرچاون و واکات کە مرۆڤەکان ئاسانتر دەستیان بە چارەسەرەکان بگات بۆ یەکێکیش لەوانە چاندنەوەی ددانە و بێگومان لەگەڵ پزیشکی پسپۆڕەشە باسیەکەین کە ئازارەکەی چۆنە بۆ بە تەواوەتی بۆ تاڕوونەکەیدەوە ئەو کەسانەی کە بە تەمان چاندنەوەی ددان بکەن کە بە چیا تێپەڕە بن بۆ ئەوەی کە بتوانن ئەم چارەسەرە گونجاو بۆ دانەکانیان بکەن. بەدڵنیە جالیندا بچینە لای خاڵێک کە هەموو جارێ و هەمیشە ئێمە باسیەکەین ئەوەیە کە کاتێ هاوڵاتیان ئەمانوێتیان بگەێنین کە تەنها پاکردنەوەی ددانەکانت بەس بۆ تەندروستکردن و باشترکردنی دەموددانت نییە و بۆ شێوەیەکی جوان نییە بەڵکو پاگڕاگرنی تەندروستی دەموددانت هۆکارێکە بۆی کە تۆ بتوانانی دڵیشت پارێزی لە تازەترین توێژینەوەکانە ئەوەی سەلماندووە کە ئەو کەسانی بڕێکی زۆر لە خواردنە کەڵەکەبۆکان و بەکتریاکان لە ناو دەموددانیان هەیە هۆکارە بۆ هۆکارەکان کە زیان بە دڵیان بگەێنێت و تووشی حاڵتێک لە حاڵتەکانی نەخۆشەکانی دڵیان بکە جابە بێکەوە زانایی زیاتر لەم بارەیە وەرگین فەرموون. توێژنەوەیکی هاوبەشی نێوان کۆمەڵەی دڵی ئەوروپی و فراکسیۆنی پزیشکی ددانی جیهانی هۆشداریەکی نوێی بڵاو کردوێتەوە و ئاماژە بەوە دەدات کە کەڵەکەبوونی پاشەڕۆ لەسەر ددان تەنها دوژمنی ددانەکان نییە بەڵکو دوژمنی دڵیشمانە. توێژینەوەکە دەری خستووە کە ئەو بەکتریایانی دەبنە هۆی هەوکردنی پووک دەتوانن لە ڕێگەی برینە بچووکەکانی ناودەمەوە پشنە ناو سووری خوێنەوە و ببێتە هۆی دروستکردن و کڵۆبوونی خوێن و ڕقبوونی لولەکانی خوێن. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 10 ساڵ لەسەر 10,000 کەس ئەنجام درراوە دەری خستووە ئەو کەسانەی گرنگی بە شۆردنی ددان و پاکردنەوەی نێوان ددانەکان دەدەن بە ڕێژەی لە 25 کەمتر تووشی جەڵتەی دڵ دەبن. پزیشکان ڕوونی دەکەنەوە کە هەوکردنی درێژخایانی ناودەم جەستە دەخاتە دۆخی بەرگری بەردەوام ئەمەش ئاستی پرۆتینی CRP لە خوێندا بەرز دەکاتەوە کە نیشانەیە کە بە هەوکردنی لولەکانی خوێنی دڵ.
دکتۆر جەیمس پیتەرسۆن پسپۆری نەخۆشەکانی دڵ و دەڵێت زۆرێک لە نەخۆشەکانمان سەرسام دەبن کاتێک پێیان دەڵێن تەندروستی دانەکانتان کاریگەری لەسەر تەندروستی دڵیشتان هەیە کاتێک پووکت هەو دەکات و دەم دەبینی دەواازەیەک بۆ چوونناوەی ژەهرەکان بۆ ناو خوێن ئێمە لە ناو جەڵدە و گیرانی دەمارەکانی دڵدا هەمان ئەو بەکتریایە نەمان دۆزیوەتەوە کە لە ناو پووکی هەوکردنەکانە هەن ئەم بەڵگەیەکی تەواوە کە پاراستنی ددان پاراستنی ژیان لە کۆتایی راپۆرتەکەدا پزیشکان داوا دەکەن کە پشکنینی ددان 6 مانگ جارێک بکرێتە کللتور نەک تەنها بۆ پڕکردنەوەی کونی ددان بەڵکو بۆ دڵنیابوون لەوەی هیچ سەرچاوەیەکی هەوکردن لە دەمدا نییە هەروەها جەخت دەکەنەوە کە شۆردنی ددان پێش خەوتن گەرنگترین کاتە چونکە لە شەودا دەردانی لیکاوی دەم کەم دەبێتەوە و بەکتریاکان دەرفەتی زێڕینیان بۆ هێرشکردنە سەر پووک و ددان و لەوێشەوە بۆ ناو جەستە بۆ دەڕەخسێت. ئازیزانم زۆر بەورتر باسی بابەتەکە کەین کۆمەڵی پرسیاری تر هەیە کە لە پزیشکی پسپۆر بیکەین بۆ زیاتر بابەتەکەتان بۆ ڕوونکەینەوە بەڵام دوای ئەم موچانە لەگەڵمان نابن. دووبارە سڵاو ئازیزانم ئەنجا بۆی زیاتر باسی بابەتەکەمان بکەین کە چانەوەی ددانە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەلا عەبدوڵڵا هەورامی پرۆفسۆر یاریدەدەر لە نەشتەرگەری دەم و شەویلگەی و ڕوومان کردووە. دکتۆر بەخێر بیت. هەربژی زۆر سپاس. دکتۆرەمە لەوە دەست پێ بکەم چانەوەی ددان بەگشتی چییە؟ ئەمە پێناسەیەکمان بۆ بکەی بەگشتی بۆ بینەرانمان. سپاس بۆ بەرنامەکەتان. هەربژی. چاندنەوەی دان بریتیە لە دانانەوەی ئەو ددانانەی کە لە کیسمانەچن بە شێوەیە کە بچەقێنرێتە ناو شەویلگەی چارەخوازەکە. زۆر چاکە. دکتۆر کە باسی چانەوەی دانەکرێت چارەخوازەکان زۆر لێترسن ئەوەی کە بیستومانە باس لەواکەن کە ئازارێکی زۆر لە ئازارێکی زۆرە ترسن لەو نەشتەرگەریە ترسن لە کاتی ئەنجامدانی چانەوەی دانەکانە باسی ئەمەمان بۆ بکەین نەشتەرگەرەکە چۆنە بە سڕکردنی خۆجەی یاخود بە سڕکردنی گشتی ئەنجامەدرێ و لە هەمان کاتیشە ئازارەکەی چۆنە ئازارەکەی ئەوەیە کە ئەم هاوڵاتیانە ئەوەنە بە ڕێژەیەکی زۆر لێ بترسن چاندنەوەی دان لە ڕاستیە هەر بە بەنجی خۆجەی یەکرێ یعنی ئەو شوێنەی کە دەوێت دانەکەی تیا بچێنرێتەوە تەنها ئەو شوێنە بەنجەکرێ لە کاتی چاندنەوەکە بە هیچ نەوعەیە هەست بە ئازار ناکە ینی وەکو چۆن کە ددانێک پەڕەکرێتەوە یان ددانێکە کێشرێ بە هەمان شێوە بەنجەکرێ و هەست بە ئازار بە هیچ شێوەیە ناکە لە ڕاستیە ئەو برینەشی کە لە ئەنجامی چاندنەوەی داندا دروست دەبێ لە تەسنیفە با بڵێن کێشانی ددان لە شەویلگەیەک ئەو برینەی کە دروستیەکە گەورەترە لەوەی کە لەو شەویلگە ددانێک دەشێنیتەوە ینی برینی دان کێشانێک دوای کێشانەکە چونکە کاتێک کە دانی هێژە کێشرێ بەنجەکرێ و هەستی پێناکە دوایی بۆ چاکبوونەوەی یعنی با بڵێن بە تایبەتی 24 ساعت بۆ 48 ساعتی یەکەم لەوانەیە ئازارێکی هەبێ ئەگەر دانێ بکێشرێ با بڵێن کەدانێکی ژە چێنرێ بە هەمان شێوەیە لە 24 ساعتی یەکەمە لەوانەیە ئازاری هەبێ ینی ئەوە نییە بڵێ بە هیچ نوعەیە دوای ئەوەی کە بەنج بەریە ئازاری نابێت بەڵام بە دەرمانێکی ئازاری ئاعتیادی ئازارەکە زۆر کەمە بێتەوە ئەگەر بژمێنێتەوە شتێکی کەمە و ئەویش تەنها لە 24 ساعتی ئەوەڵایە کە چارەخوازەکە عیلاج وەرەگرێ و دوایەوە هیچ کێشەیەکی نامێنێ ئەمە کاتێ ئەگەردان چاندنەوەکە دانچاندنەوەیەکی با بڵین ئاسایی بێت چونکە هەندێک جار دانچاندنەوەکە پێویستەکە ئێسقانی بۆ زەراکرێ یان جوبی لوتی بۆ بەرزکرێتەوە هەندێ شتی پێویست دەبێ ئەو کاتە هەڵبەتە عیلاجەکانی تۆزە زیاترەکەین بە پێی شێوەی چاندنەوەکە بەڵام لە هەموو حاڵەتێکە شتێکی ئاسانە چونکە کاتی چاندنەوەکە بەنجەکرێ
دوای بەنجەکەش عیلاج وەرەگرێ بۆ چەند ڕۆژە بە پێی ئەو نەشتەرگەریە بچووکەی کە بۆی ئەنجامەیرێ و هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت. باشە دکتۆرەمێ باسی جۆرەکانی چانەوەی ددانمان بۆ بکەی جۆرەکانی چیون وە کامیان باشترینن و لە قسەکانی خۆتۆ باسیەوەت کرد کە هەندێکیان پێویستیان بە هەنێشتی زیاترە بۆیان بکرێت ئەمێ باسی ئەوانشمان بۆ بکەیت. جۆری چاندنەوە مەبەستت لەوەیە جەنابەت با بڵێن ئەو ینی زەرعانەی کە با بڵێن دانرێت هەندێکیان خۆی لە ئەسڵا چاندنەوەیدان با بڵێن چەند نەوعێکی هەیە هەندێک چاندنەوە هەیە ئەوەی کە زۆر بەکارهێنرێ ئەوەیە کە ئەو ددانەی کە با بڵێن وەکو قسەی چارەخوازەکان لەن بڕغوەکە ئەچەقێنرێتە ناو شەویلگەکە ئەوە ئاعتیادیە زۆرەکەیە کە بەکارهێنرێ نەوعێکی تریان هەیە پێویست ئەکات پووکەکە بکرێتەوە بە تەواوەتی ئەوانەی کە ئێسکی شەیلگەکانیان با بڵێن کەم بووەتەوە پووکەکە ئاکرێتەوە پێی وترێ بە ئینگلیزی سەپێریۆسیڵ یانی کەکرێتە ژێر پووکەکە لەسەر با بڵێن ئێسقانی ئەگەر ئەمە ئێسقانی شەیلەکە بێ لەسەر ئێسقانەکە بە بڕغوی ورد تەسبیت ئەکرێ یان نەوعێکی کە چاندنەوە هەیە ئەگەر شەیلگەی سەرەوەی پێویستکە دانی بۆ بچێنرێتەوە و ئێسقانەکە زۆر باریک بوو بێتەوە پووکا بێتەوە ئەو کاتە ئەو زەرعانەی کە بەکارهێنێت تۆزێ درێژن ئەکرێتە ناو ئەو ئێسقانەی ڕوومەتەوە لەبەرەوە یعنی چەند جۆرێکی هەیە بێجگە لەوەش ئەوانەشی کە ئەکرێتە ناو ئێسقانەوە دوو نەوعی هەیە ئەمانیش نەوعێکیان هەیە دوو پارچەیە ینی پارچەیەک بەجێ یەکەم جار ئەچەقێنرێتە ناو ئێسقانەکە و بەجێ هێڵڕێت دوایی ددانەکەی سەرەوە دروست دەکرێ و بە بڕغێکی کا بەسرێ لەو نەوعێکیشیان هەیە با بڵێن یەک پارچەیە یعنی لە باتی و دوو پارچەیە یەک پارچەیە بڕغۆکەی کاچەخێنرێتە ناو شەویلگەکە پارچەکەی سەرەوەشی لە هەمان کاتا پێوەلکاوە و دوایی تەنها با بڵێن وەکو کەڤەرێگەکرێ بەسەریا ئەو چەند جۆرەی هەیە زۆر چاکە دکتۆرەکە باسێک لەوە بکەین زۆرجار لە دەمی چارەخوازەکان خۆیانەوە بیستومانە کە ئەڵێن دکتۆر پێیان وتوین کە تۆ چاندنەوەت بۆ نابێ باسێک لەوە بکەین چێنە و کەسانی کە ئەتوان چاندنەوەیدان ئەنجام بن و کێشن ئەو کەسانی کە ناتوانن ئەنجامی بن ئەگەر مەبەستت لەوە بێ وەکو چارەخوازە بە ڕێزەکان ئەوانەی کە ئێسکی شەیلگەکانیان داخراوە ئەمانەی کە ئێسکی شەیلگیان داخراوە و لە بەعزێ لەوانێ بە هەندێک پزیشکی بەڕێز پێی وتووە نابێ خۆی شتێک نییە حتمی بێ بڵێ ئەمە هیچی بۆ ناکرێ بە حەقەت هەموو کێشەکان حەلیان هەیە بەڵام ئەو کاتە لەوانەیە پێویستکە ئەم چارەخوازە بە ڕێزە لە پێشە ئێسکی شەیلگەی بۆ زەرعکرێ ئێسکی شەیلگەی بۆ زەرعکرێ بۆی بەرزی و پانی ئێسکەکە بە شێوەیە بێ کە بتوانانی دانێکی تیا بچێنیتەوە ئەمە کە ئێسکەکە زەرعەکەی زۆر جار پێویستە 3 مانگ بوەستی ئەنجا زەرعەکە بچێنیتە شەیلگەکەوە لەبەرەوە ئەمانە حەلیان هەیە یعنی ئەتوانرێ دانیان بۆ زەرعکرێتەوە ئەگەر بەڵام مەبەست لە پرسیارەکەی جەنابەدەوە بێ کە ئەوانەی کە نەخۆشیەکی با بڵێن عامیان هەیە ئەمانەش هیچ کەسێ نییە بڵێ بە تەواوەتی ناتوانرێت دانی بۆ بچێنرێتەوە بەڵام هەندێک کات ناتوانرێت بۆی بچێنرێتەوە بە نمونە ئەو کەسەی کە نەخۆشی شەکرەی هەیە و شەکرەکەی کۆنتترۆل نییە باشتر وایە بنێرێتەوە بەلای پزیشکە بەڕێزەی کە چارەی شەکرەکەیەکە شەکرەکە کۆنتترۆل کرێ ئەنجا ددانەکەی بۆ ئەتوانرێت بچێنرێتەوە یان ئەو کەسانەی کە نەخۆشی نەخۆشخانەی هیوان و عیلاج وەرەگرن بۆ هەندێک کێشەی تەندروستیە خۆیان لەو کاتا کە لە سەرەتای عیلاجن لە هەندێک مەرحەلا ناتوانرێ بەڵێ لەبەر بەبووی ئەو عیلاجە کیمیایانەوە کە وەریەگرێ ددانی بۆ بچێنرێتەوە بەڵام ئستیشارە لەگەڵ پزیشکە بەڕێزەکەی خۆی ئاکرێ خۆی کاگاتە ستێجێک ئەو ڕێگا ئەیە کە ددانی بۆ بچێنرێتەوە ئەتوانرێ یان ئەو کەسانەی کە تیشکیان وەرگرت و هەر بە مەبەستی چارەی ئەو نەخۆشیانەی کە هەیەە تیشک لەوانەیە بەر شەویلگەی خوارەوەیە سەرەوەی کەوت بێ لە هەندێک مەرحەلەی تیشک وەرگرتنە ناتوانرێت دانی بۆ بچێنرێتەوە یان ئەو کەسانەی کە نەخۆشیەکانی با بڵێن پووکانەوەی ئێسکیان هەیە هەر لە ئەساسە یان ڕۆماتیزمەی ئێسخانیان با بڵێن هەیە و ئەو پزیشکی خۆی بەعزێ عیلاجی ئاەتێ لەوانە بای فۆسفۆنەیتی ئاەتێ یان هەندێک عیلاجی تر لەو کاتانە پێویست دەکات دانی بۆ نەچێنرێتەوە و دواخرێت
ئەگینا لە هەموو حاڵەتەکانە ئەتوانرێ ددانەکان بچێنێتەوە بۆ هەموو چارەخوازێکی بەڕێز بەڵام بەعزجارێ ئەبێ بوەستین تا باری تەندروستی جێگیرە بێ و لەو کاتا بچێنرێتەوە. بەڵێ دەستخۆش دکتۆر زۆر باسی جگەرە کێشانەکرێت بێگومان هیچ بەشێکی جەستەشمان بەدەر نییە لەو زیانانی لە جگەرە کێشانە تووشی کەسەکە بێت ددانەکانیشمان هەر بەدەر نییە لەوە بەڵام زۆر کەس هەیە کە ناتوانێت وازی لێ بهێنێت ئیتر بە هۆکارێکی تایبەتی ئایا دوای چاندنەوەی ددان دوای چنێک ئەتوانێت جگەرە بکێشێت کەسەکە. باشتر ئەوانەی کە تەمان وەکو جەنابەت فەرموود جگەرە کێشان زەرری بۆ هەموو تەندروستی هەیە یەکێکیش لە زەرەرەکانی هەتا ئەگەر ئەو کەسە ددانیش نەچێنێتەوە نەوێت دان بچێنێتەوە جگەرە کێشان یەکێکە لە هۆکارەکان بۆ التیهابی پووک و داخورانی ئێسکی دەوری دانەکان ئەمە با بڵێن ئەگەر هەتا پێشدان چاندنەوە بەڵام بەنسبەت چاندنەوەشەوە باشتر وایە ئەو کەسە بتوانێت ئەو ڕۆژەی کە دانی بۆ چێنرێتەوە جگەرە نەکێشێ ڕۆژی دووەمیش نەیکێشێت تەمان تا درەنگتر دەست پێ بکاتەوە باشترە خۆ ئەگەر هەر جگەرەشی کێشە بە حقەت یعنی ئەوە نییە بڵێ ئەو نەتوانێت جگەرە بوەستێنێت و ئێمە دانی بۆ نەچێنینەوە ئێمە هەردانی بۆ چێنینەوە ئەو کاتە بەڵام عیلاجی التیهاب بێ وەرگێ دەرمانی با بڵێن پاکردنەوەی دەم وەرەگرێ عیلاجی التیهاب وەرەگرێ ئەگەری توشبوونی التیهاب لەو فترەی چاکبوونەوەیە لەم کەسا کەچگەرە ئەکێشێت دوو بەقەدەر کەسێکە کەچگەرە نەکێشێ یعنی احتیمالی التیهابکردن زۆرترە لەبەرەوە ئەگەر بتوانێت دوورکەوێتەوە لێی باشترە. زۆر چاکە دکتۆرەکە باسێک لە حاڵەتێکی ترکەین کە کاتێک کەسێک کە چاندنەوەی دانی بۆ ئەنجام درراوە باز لەوە کاکەڵێ خۆی نەگرتووە و چاندنەوەکەم ئەلقێت و شلە ئەگە باسێک لەوە بکەین هۆکاری ئەم خۆنەگرتنە و ئەم شلیە لە پاشەوەی کە چەند مانگی ئەترێ بە چاندنەوەی دانەکە هۆکارەکەی چییە؟ نسبەتی سەرکەوتنی چاندنەوەی دان هەر لە ئەساسا لە 95 بۆ 98 هەڵبەتە بە پێی عمری نەخۆشەکە فەرقەکە بەڵام من مەبەستم لەوەیە یعنی ئەگەر هیچ کێشەیەکی تەندروستیشی نەبێ نەخۆشەکە هیچ کێشەیەکی تەندروستیشی نەبێ شەکرێکەکەی کۆنتترۆل بێگەر هەیبێ هیچ کێشەیەکی تریشمان نەبێ سەد ددان زەرع بچێنیتەوە دوانیان یان هەندێک سەرچاواڵێن پێنجیان لەوانەیە فەشەل بێنێ بە حقەت ڕاستە هەندێک هۆکار هەن ئەو نسبەتە بەرزەکاتەوە وەکوی کاتێک کە دانەکە چێنرێتەوە ئەو گەرمەی کە دروزە بێ لە کاتێکە ئێسکەکەی بۆ چاڵەکەی تعقیمی ئەو کاتانەی کە دانەکە دانەی عینەشت دەوری هەیە جۆری زەرعەکە دەوری هەیە بەڵام ئەمانە هەمووشیان ئەگەر زۆر مەزبوط بکرێن لە سەد ددانە دوانیان هەر فەشەل هێنێ و هۆکارەکەی بە تەواتی نەزانراوە بۆ. بەڵێ دەستخۆش دکتۆر ئەمە باسی خانمانی دووگیان بکەین ئایا خانمانی دووگیان ئەتوانن ددان بچێنەوە یاخود ئەوانەی کە لە کاتی دانچانەوەکەیە دووگیان بوون ئاساییە بەردەوامی بەدان چانەوەکەیان بدەن؟ یەکێک لە کێشەی خانمانی دووگیانەوەیە کە با بڵێن ئەو کاتێک کە پێویستی بە عیلاج هەیە کە ئێتە لای هەر دکتۆرێک بە تایبەتی دکتۆری ددان یعنی بدەوێت و نەدەوێت ترسێکی لا دروزە بێ ئەم ترسە تەوازنی هۆرمۆنەکان تێگەیە گرژی بۆ هەموو ماسوولکەکانی لەشی بۆ ڕەحمیشی دروزەکە لەبەرەوە خانمانی دووگیان وا باشترە کاتی دووگیانی زەرعیدان ئەنجام نێن بە حقات یعنی بەس ئەگەر با بڵێن مەرحەلەیەکی زەرعەکەی کردووە چاندنی دانەکەی بۆ کراوە پێویستەکە بەڵام تەکمیلەی کاب ئەتوانرێ بوەستێنرێت تا دوای تەکمیلەکردن چونکە مادام ئێمە ئەتوانین دوای خەین مادام ئەتوانین چارەکردنەکە دوای خەین باشترە بۆ ئەوەی مناڵەکە سەلامەتتر بێ و تەندروستی خۆی سەلامەتتر بێ. زۆر چاکە دکتۆرەکە باسێک لەوە بکەین کە زۆر جار هاوڵاتیان باز لە کوالەتی چاندنەوەی دانەکانەکەن باز لەواکەن ئەمە سویسریە ئەمە بەرازیلیە ئەمە ئەڵمانیە ئەمە نازام کوێیە هەر جارە و وڵاتی ئاماژە پێیان کە ئەڵەن ئەمە کوالەتی بەرزترە باسێک لەوە بکەین کوالەتی ئەو چاندنەوەی دانە ئەو بەشەی تانتانیۆمەکەی ئەمە بەوەیە کە لە وڵاتێکی بزلهێز و بەهێز هاتبێ یاخود بە پێکهاتەکانی ناو تایتانیۆمەکەی پرسیارەکەت زۆر بەجێیە شەرت نییە ئەگەر ئەمە لە وڵاتێکی ناودار و ناسرا و هاتبێ معنای وایە زۆر باشە ئەمە پێکهاتەی تایتانیۆمەکە پێکهاتەی ئەو پارچەی کە کرێتە ناو ئێسکەکە گرنگە پێکهاتەکەی و شێوازی دروستکردنەکەی گرنگە هەروەک دانانەکەی گرنگە چونکە دانانەکەشی هەندێ ڕێنمایی تایبەتی خۆی هەیە بێ بزانرێ چۆن دانرێ
چۆن نەخرێتە جێگای خۆی وەکووت مەگە گەرمێکی زۆر دروست بێ ئەوەیە کە بێ لە هۆکارەکانی داخورانی ئێسکی دەوری زەرعەکە بەڵام هەندێک جار سیرەکەی وڵاتێکە زۆر ناویشی گەورە نەبێ لەوانەیە زۆر ناسراو نەبێ بەڵام نەوعی ئەو زەرعی کە دروستی کردووە لە ناو با بڵێن ئەو ڕانکینگا کە دانراوە سیرەکەی زۆر بەرزە مستەوایەکی زۆر باشی هەیە بەڵام وڵاتەکەش وڵاتێکی ینی زۆر گەورە نیە زۆر زلهێز نیە وەکو جەناب بەفەرمووت کەواتە دروستکردن و ئەو مادانەی کە بەکارهێنرێت لە دروستکردنی زەرعەکە مهمترە. بەڵێ دەستخۆش دکتۆر ئەگەر کەسێک بیەوێت چاندنەوەی ددام کات ڕێنماییەکان چین پێش ئەنجامدانی چاندنی ددان و پاش ئەنجامدانی چاندنی ددان. چاندنی دان هەروەک هەرچەند ئێمە بەبێ ومان چاندنەوەی دانیش باشترە کەسەکە دەمودانێکی تەندروستی هەبێ ئەگەر بۆ نمونە کلسی هەبێ باشترە کلسەکەی لابرد بێ ئلتیهابی پووکی هەبێ ئلتیهابەکە نەمێنێ ددانی ئەو ڕۆژەی پێش زەرعەکە دانەکانی شت بێت هەر ئەو ڕێنماییانە ئەگەر عیلاجی شەکرەی هەیە ئەبێ خوارد بێتی ئەو شتانەیە ئەمە پێش چاندنەکە دوای چاندنەکەش بە وەکووتمان ئەگەر جگەرەکێش بێ باشترە ئەگەر بتوانێت جگەرە نەکێشێ پاک و تەمیزی ناودەمی ڕاگرێ ئەو برینەی کە دروست بووە لە ئەنجامی چاندنی دانەکە بیپارێزێ لەوەی کە خواردنی زۆر پێنەخوا ئەو لایە بۆ ئەوەی برینەکەی نەکولێتەوە با بڵێن دووبارە نەکرێتەوە چونکە هەموو بەرکەوتنێکی خواردن بە تایبەتی خواردنە ڕقەکان دووبارە لەوانەیە کێشەیەکی دروستبوونی ئلتیهاب دروستکەنەوە و هەروانە ئیتر هیچی کەی پێویست نابێ. زۆر دکتۆر دڵنیام بەو پێی کە خۆتان هەورامین و لە ئیشەکەشە ماشەڵاتان لێبێ زۆر لە پێشەوەن دڵنیام کە ئەم پرسیارەتان لێ کراوە کاتێک کە چارەخوازێ بۆ لای وەڕێستان ئەڵێک ئەگەر بتوانم چاندنەوەی بکەم دوایەتوانم گوێزی هەورامانی لای خۆتانی پێ بخۆم ئەتوانێت هەر بەڕاستی گوێزی هەورامانی پێ بخۆم یەکسەر بەڵام هەڵبەتە ددان ئینسان بۆیە ئەوێ ئەو دانەدەی کە لە کیسی چووە دایانێتەوە بۆی بتوانێت شتی پێ بخوا با بڵێن چاندنەوەش چەند جۆرێکی هەیە با بڵێن هەیە پێڵێن چاندنەوەی ئێستا ئەوەنیە بە تعبیری نەخۆشەکان ئەڵێن چاندنەوەی فەوری چاندنەوەی فەوری ئەو دانەکە کێشرێ یەکسەر با بڵێن بنی دانەکە دانەی ئەنجا ئەگەر زەختیش یەکسەر بخەیتە سەر لە چەند ڕۆژێکە ئەتوانی ئەو دانە ینی دەر و ناوەی تەواوکەی بە تایبەتی ئەو شوێنەی کە لە پێکەنینا دەرەکەوێت دانەکانی پێشەوە بەڵام ئەم دانانەی کە خێرا یەکسەر تەواو بن باشترە نەخۆشەکە پارێزگاری لە بکاشتی زۆر قایمی پێ نەخوا تا ماوەی زیاتر لە مانگێک دەستخۆش دکتۆر ئەگی ناتوانێت گوێزی پێ بخوا بەڵ دکتۆر کۆتا پرسیارم کە لە هەواڵەکانە باسمان کرد سەرنجی ڕاکێشام حەزم کە پرسیارەکە لە تۆکەم ئەویش کاتێک کە کەسێک بە تەواوەتی دانەکانی نامێنێ باسی ئەوە کرا کە بە 4 بڕغوو ئەتوانرێت هەموو دانەکانی بۆ دابدرێتەوە ئەوە چۆنە؟ کاتێک هەموو دانەکانی نامێنێ با بڵێن شەویلگەی خوارەوە ئەتوانرێ بە 4 بڕغوو دانرێ ڕاستە باشە نەوعی سیستەمێکی کە هەیە ئەتوانرێ بە 6 داینێ شەویلگەی سەری شۆعینە شەدیان بە 4یان بە 6 ئەمە بە پێی ئەو شەریکانە فەرقی هەیە هەرچەنە طبعاً بعضێ شەریکاتی تر هەیە ئەڵێ باشتر وایە بۆ شەویلگەی خوارەوە 8 داندانەی بۆ شەویلگەی سەری شۆ 8 داندانەی یعنی بچێنیتەوە ئەنجاوانی کەی لەسەر ڕەبتکەی بە تایبەتی عمری نەخۆشەکەش دەورە بینێ هەندێ چارەخواز هەیە کە تەلامان تەمەنی زۆر گەنجە من وا هەست دەکەم ئەما گەر بڵێن ڕێژەی ئەو ددانانەی کاچێنێتەوە بۆی زیاتر بێ باشترە چونکە لە ئەنجامی بەکارهێنانی چەند ساڵێکە ئەو زەختەی کە ئەچێتە سەر ئەو دانایی کە چێنراوەتەوە دابەش بێ بەسەر چەندانێکە احتیمالی داخورانی ئێسکی دەوریان کەمترە بێت واتە ئەگەر بە 4 بۆ ڕۆژدا بندرێت ئاساییە ئەتوانرێ باڵەوە سیستەمێکی تایبەتی خۆیەتی ئەتوانرێ بە 4 بڕغوو دانرێ باڵەوەیە دەستخۆش دکتۆر زۆر سپاس دەکەین بۆ زانیارەکانت زۆر بەخێر بیت هەروەش لە شتاق و سەرکەوتوو بن و هیواکەین چارەخوازەکانیشمان باش بن ئیشەڵا بەس من یەک شتم هەبوو لە کۆتاییە من داوا لە هەموو چارەخوازە بەڕێزەکانەکەم کە پارێزگاری لە دانەکانی خۆیان بکەن ڕاستە چاندنەوەی دان شۆڕشێکە لە جێگرتنەوەی ئەو دانانا کە لە ناوەچن و چار ناکرێن ئەگینا دانەکانی خۆمان کە خی گەورە پێی بەخشیوین
زۆر باشتر بێ لەوانەیە چونکە زۆر کەس پرسیارمان لێکە ئەڵێ عینەن دانەکانی خۆت دەرەچێ بە حقیقت ئەمە لە دوای دانەکانی خۆت چاندنەوەی دانە بەڵام وەکو دانەکانی خۆت بێ لە 100% نەخێرۆکو دانەکانی خۆت نییە لە 100%. ڕاستە دەستخۆش دکتۆر ئازیزانم بەم شێوە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان هیوادارم تەندروست باش و دەروون دروست بن خواتان لەگەڵ. دووبارە زۆر سپاس بۆ دکتۆر فەلاح عەبدوڵڵا هەورامی پزیشکی پرۆفیسۆری یاری دەدەر لە نەشتەرگەری شەویلگە و ڕوو زۆر بەخێر بێ دکتۆریان زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا لەگەڵمان نابوون هیوادارین تا کۆمەڵێ بڕگە و بابەتی در هەر شاد و تەندروست باش بن و خواتان لەگەڵ بێ.